سڵتان لەبێت و ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ماڵاوەی لە ژیانی تێکۆشەرێکی دیرینی کۆمەڵە لە شاری سنا، مانگرتنی کرێکاران لە کارخانەی قەندی خۆی، بێکاری جەیان کارگەر بەهۆی پشتڕانی بەرقی کارخانەی سیمانی کوردستان، کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سنە و بۆکان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان، گیانەدەستانی کۆڵبەرێک لە سنووری بانە، دیاریکردنی وەسیقەی قورس بۆ ئازادی موختارە سەدی لە زیندانی ئەبین، هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر مەراسمی پرسەی گۆڵستان تارا لە باکووری کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی بەهێرەگان و لاوان، و بەڕێوەچوونی مەراسمی حوتەمی سەیید محەممەدی میرموسەوی لە لەنگڕوت. درێژەی هەواڵەکان. ماڵاوایی لە ژیانی تێکۆشەرێکی دێرینی کۆمەڵە لە شاری سنا. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی نوێ خەرمانان، هاوڕێ مەنسوور ئەحمەدی تێکۆشەری دێرینی کۆمەڵە بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ مەنسوور ئەحمەدی ساڵی 43 هەتاوی لە گوندی بەرقڕووی سنا چاوی بە ژیان هەڵێنا و تا خۆناغی دەبیرستان درێژێ بە خوێندندا و پاشان پەیوەست بە ئەرتەشی ئێران بوو. کاتێک کۆمەڵە چالاکیەکانی لە ناوچەی کەڵا تەرزان و سنە دەستی پێکرد، بە شێوەی نهێنی کاری بۆ کۆمەڵە دەکرد. بە دوای ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە، هاوڕێ مەنسووریش چالاکیەکانی عەلەنی کرد و پاش چەند ساڵ پەیوەست بە گوردانی ئارێز بوو. ناوبراوە لە چەند شەڕ دژ بە کۆماری ئیسلامی بەشداری کرد. کاک مەنسوور خزمی شەهید بەیان بەرقڕوو، هاوڕێ نزیکی تۆفیق ئەلیاسی و شەهید ئارام بوو. بەڵام ساڵی 67 پاش ناسایی بوون لەلایەن سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ ماوەی 3 ساڵ لە بەندیخانەی ئەڤین ئەشکەنجە و ئازاردرا. ئەو چالاکە سیاسیە پاش ئازادی بەهۆی گوشارەکانی بەسیج و سپا ناچار بە کۆشکردن بۆ ئاوایی نەگەڵ بوو. لەو ماوەیەدا هاوڕێ مەنسوور درێژە بە چالاکیەکانی دا و 2 مانگ لەوبەر لەگەڵ هاوژینەکەی لە جادەی مەریوان بۆ سنە تووشی ڕووزاوی هاتوچۆ بوو. ڕۆژی هەینی ئەو تێکۆشەرە دێرینەی کۆمەڵە لە نەخۆشخانەی کۆسەری شاری سنا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد و ڕۆژی ڕابردوو مەراسمی پرسە و سەرخۆشی هاوڕێ مەنسوور بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوە چوو. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. مانگرتنی کرێکاران لە کارخانەی قەندی خۆی. ڕۆژی پێنجشەممە 8 خەرمانان کرێکارانی شاغەڵ لە کارخانەی قەندی خۆی لە ناڕزایەتی بە بێوەڵاممانەوەی جاخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێزانیاریەکان، کرێکارانی کارخانەی قەندی خۆی لە ئازدۆخی خراپی معیشەتی ناڕازین و دەڵێن بەهۆی نەزانی هەغدەست و مەزایە لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرەبەن و کاتێک داوای مافەکانیان دەکەن بەڕێوەبەرایەتی کارخانە بێڕێزیان پێدەکات. بێکاری جەیان کارگەر بەهۆی پشتڕانی بەرقی کارخانەی سیمانی کوردستان. بەپێی هەواڵی گەیشتوو، بڕانی بەردەوامی کارەبا لە شاری سنا بۆتە هۆی جاخرانی کارخانەی سیمانی کوردستان و دەیان کرێکار بێکار کراون. پێشتر بەرپرسانی کارخانەی سیمانی کوردستان سەبارەت بە ئەگەری داخستنی کارخانەی سیمان هۆشداریان بە بەرپرسانی ئۆستانیدا بوو، بەڵام وەڵامێکیان وەرنەگرت و ناشار بوون دەرگای کارخانە دابخەن و دەیان کرێکار بێکار بکەن. شایانی باسەکە پشتڕانی بەردەوامی بەرق لە هاوینی ئەمساڵ زیانێکی ملیارد دۆلاری بە سەنعەتی وڵات گەیاندووە و دەیان کارگا لە سەرانسەر ئێران بەهۆی نەبوونی کارەبا جاخراون. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سنە و بۆکان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان. ڕۆژی هەینی نوێی خەرمانان، بنەماڵە دادخوازەکانی سنە و بۆکان لە سەروبەندی دەستپێکی شۆڕشی ژینە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ هاواسەکانیان نوێ کردەوە. هاوکات لەگەڵ ساڕۆژی قەسڵی حکوومەتی ژینە ئەمێنی و دەستپێکی شۆڕشی ژینە، بنەماڵە دادخوازەکانی کوردستان هاوشێوەی دادخوازانی شارەکانی دیکەی ئێران سەرجانی مەزاری ئازیزانیان کرد و
بۆی ڕێڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. گیانەدەستانی کۆڵبەرێک لە سنووری بانە. بەیانی هەینی نوێ خەربانانی 1403 کۆڵبەرێکی خەڵکی سەردەشت بە ناوی ئەسعاد ئیسپەندار تەمەن 24 ساڵ بە چەقەی ڕاستەوخۆی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری بانە کوژرا. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز بەیانی هەینی کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری ئاڵوەتانی بانە کەوتونەتە بۆستەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ چەقەیان لێکراوە. لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی گوندی پڵە سوێری سەردەشت بە ناوی ئەسعاد ئەسپەندار گیانی بەخت کردووە. کوژرانی دوو کاسبکاری کورد بە چەقەی هێزەکانی ڕژیم لە خوڕەماوە. ڕۆژی هەینی نوێی خەرمانان دوو کاسبکاری خەڵکی جوانڕۆ بە ناوەکانی بەرزان وەیسی و کاوە خۆسرەوی پور بە چەقەی هێزەکانی ڕژیم لە خوڕەماوە کوژران. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز هێزە ئینتزامیەکانی خوڕەماوە بە دوای ئۆتۆمۆبیلی ئەو دوو کاسبکارە کەوتون و ماشینەکانیان داوەتە بەر دەستڕێژی گولا. لە ئەنجامی ئەو هێرشەدا دوو کاسبکار بە ناوەکانی بەرزان وەیسی و کاوە خۆسرەوی گیانیان لەدەستاوە. پۆڵۆمپی دەبیرستانێک لە ئیلام و سەرگەرزانی قوتابیان. بەهۆی ناکۆکی نێوان بنیاد شەهیدی ڕژیم و ئامۆزش و پەروەرشی ئیلام دەبیرستانێک پۆڵۆم کراوە و چارەنووسی 700 قوتابی بە ناڕوونی ماوەتەوە. بە وتەی چالاکانی مەدەنی ئیلام بەرپرسانی ڕژیم لەگەڵ نزیکبوونەوە بە دەستپێکی وەرزی نوێ خوێندن بڕیاری پۆڵۆمکردنی دەبیرستانێکیان دەرکردووەکە کێشەکانی هیچ پەیوەندیەکی بە قوتابیان و بنەماڵەکانیانەوە نییە. ناکۆکی نێوان بنیاد شەهیدی ڕژیم و ئامۆزش و پەروەرش بۆتە هۆی داخرانی ئەو مەدرسەیە و چارەنووسی 700 قوتابی بە ناڕوونی ماوەتەوە. دیاریکردنی وەسیقەی قورس بۆ ئازادی مۆختار ئەسەدی لە زیندانی ئێڤین. بەپێی راپۆرتی شۆرەی هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران دادسەرای ئێڤین بۆ ئازادی کاتی موختار ئەسەدی چالاکی سنفی فەرهەنگیانی سنا وەسیقەی قورسی 500 ملیۆن تمەنی داناوە. موختار ئەسەدی ڕۆژی 29 گەلاویژی ساڵی 1403 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ بەندی چواری زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ناوبراو لە ماوەی 11 ڕۆژی ڕابردوودا بلا تەکلیف لە زینداندا ماوەتەوە و لا دەستڕاگەیشتنمە پارێزەر بێبەش کراوە. جێگەی ئاماژەیەکە موختار ئەسەدی لە سەردەمی شۆڕشی ژینا دەست بەسەر و سەرەڕای بڕینی حەقدەستەکەی ناچار بە خانەنشینی ئەجباری کرا. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر مەراسمی پرسەی گوڵستان تارا لە باکووری کوردستان. ڕۆژی هەینی نوێی خەرمانان مەراسمی پرسە و سەرخۆشی گوڵستان تارا ڕۆژنامەوانی گیان بەخت کرد و لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان لە گوندێکی شەڕناخی باکووری کوردستان بە بەشداری بەرینی خاڵک بەڕێوەچوو. چەند ڕۆژ لەوەبەر پەهبادێکی تورکیا دوو ئۆتۆمۆبیلی لە ناوچەی سەیسایق کردە ئامانجوو بۆ هۆیەوە دوو هەواڵنێر و ڕۆژنامەنووس بە ناوەکانی گوڵستان تارا و هێرۆ بەهایدین گیانیان لەدەستا. ڕۆژی ڕابردوو مەراسمی پرسەی گوڵستان لە باکووری کوردستان بەڕێوەچوو، بەڵام پۆلیسی تورک بە شێوەیەکی وەحشیانە هێرشی کردە سەر بەشداربوانی ئەو مەراسمە و چەند کەس لەوانە نوێنەری دەمپارتی لە مەجلسی تورکیای دەست بەسەر کرد. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەکانی بێهرەگان و لاوان. ڕۆژی هەینی نوێی خەرمانان کرێکارانی ڕەسمی نەوتی شاغەڵ لە ناوچە عەمەڵیەتیەکانی بێهرەگان و لاوان لە باشوور ئێران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و مایشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دوورخستنەوەی بەڕێوەبەرانی ناکارامە لە سەنعەتی نەوت و گازیێران، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەمکراوە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندووقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت بوون.
بەڕێوەچوونی مەراسمی حوتەمی سەید محەممەدی میرموسەوی لە لەنگڕوت. ڕۆژی هەینی نوێ خەرمانان مەراسمی حوتەمی سەید محەممەد میرموسەوی گەنجی گیان بەخت کردو لەژێر ئەشکەنجەی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە شاری لەنگڕوت بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. بە پێزانیاریەکان هێزانێتیەکانی ڕژیم گوشاریان بۆ بنەماڵەی سەید محەممەد میرموسەوی هێناوە بۆ ئەوەی مەراسمی پرسە بۆ کوڕەکەیان نەگرن، بەڵام بەشداری بەرینی خەڵک و پشتیوانیکردنیان لەو بنەماڵە دادخوازە پاشەکشێ بە ناوەندە ئەمنیەتیەکان کردووە و خەڵکانێکی زۆر بەشداری مەراسمی حوتەمی ناوبراو بوون. شاینی باسەکە گوشاری کۆمەڵگایە دەستگای قەزای ناچار کرد 5 پۆلیسی تاوانبار دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرد. گیانبەختکردنی دوو شارۆمەندی دیکە لەلایەن هێزان ئینتیزامیەکان لە ماحشەر و تۆنێکابۆن. لە ڕۆژانی ڕابردوودا دوو شارۆمەندی دیکە بە ناوەکانی مەعسومە هۆیزات خەڵکی ماحشەر و کۆمەیل ئەبولحەسەنی خەڵکی تۆنێکابۆن لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە کوژراون. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، مەعسومە هۆیزات بە تۆمەتی دزیکردن لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و پاش گواستنەوە بۆ گرتووخانە لەژێر ئەشکەنجەی هێزە ئینتیزامیەکانی ماحشەر گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە هاوڵاتیەکی خەڵکی شارستانی تۆنێکابۆن بە ناوی کۆمەیل ئەبولحەسەنی تەمەن 32 ساڵ، خێزاندار و باوکی کچێکی تەمەن 9 ساڵ لە گرتووخانەی هێزە ئینتیزامیەکانی ئەو شارە لەژێر ئەشکەنجەدا کوژراوە. دووە هەواڵ چالاکی ژنانی سوئیس دژ بە کۆمەڵکوژکردنی ژنان لە جیهان. ناوەندی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە سوئیس ڕۆژی هەینی نوێ خەرمانان لە چالاکیەکدا سەرکوتی ژنانی لەلایەن تورکیا و سەپاندنی سزای ئەعدامی بەسەر بەندکراوانی ژن لە ئێران شەرمەزار کرد. ئەم دەستپێشخەریە کە لە شارۆچکەی ڕینینگس لە کانتۆنی ڤائۆدی سوئیس بەڕێوەچووە بە بۆنەی یادکردنەوەی 5 ساڵەی دامەزراندنی ئەو ڕێکخراوە گەشتێکی دووچەرخەسەواری ساز کردووە و بەشداربووانیەوە چالاکیە بۆ ماوەی 3 ڕۆژ کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوە ئەبەن. لە یەکەم ڕۆژی گەشتەکەدا کۆمەڵکوژی ژنان لەلایەن دەوڵەتە پیاوسالارەکانی جیهانەوە ئیدانەکرا و بەشداربووان دژ بە تورکیا و کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوود.